بەڕێزم بیرێک بکەرەوە لە مردنت، لە ناخۆشیەکانی مردنت. قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم. خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خەڵکی بڵێ ئەو مردنەی کە لێی ڕائەکەن بەخوا ڕۆژێک هەرتان گرێتەوە. بەخوا نەخۆشەکەوی نەچین بۆ نەخۆشخانە بۆی نەمرین، لە شوێنە شەڕ و ئاژاوە بێ خۆمانە پارێزین بۆی نەمرین، بەس بەخوا هەر دەمانگرێتەوە، هیچ مەجالێکی تیا نییە. بەخوا ڕۆژێک دێت لە قورگمانەوە ڕۆحەکەمان لە گەرومان دەرەچێت دەرەوە. جا پێشەوەی گوناه و تاوان بکەی بیرێک بکەرەوە لە مردن و ناخۆشیەکانی مردن. ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ یەکێک لە پیاوچاکان مرد، ڕەحمەتی خوای لێبێ، لە دوای مردنی کەسێک خەوی پێوە بینی، لە خەویا بینی وتی فەڵان کەس مردن چۆنە، ڕۆحکێشان چۆن بوو؟ كل نفس ذائقة الموت، هەموو نەفسێک دەمرێت، بەخوا ناخۆشی تاڵی مردن ئەبێ بچێژین. ئەمڕۆ یا بەیانی حاڵت چۆنە فەڵان کەس مردن چۆن بوو بەلاتەوە؟ فەرمی واللهی مردن زۆر قورسە، واللهی ڕۆحکێشان زۆر قورسە، سوێن بەو خوایە کە غەیری خۆی خوایەکی تر نییە. واللهی لەناو منجڵی ئاوی گەرما بتکۆڵێنن، واللهی لەوە قورسە مردن، واللهی لەوە قورسە بە مشات بتکەنە دوو بەشەوە. ئەمە دوای مردنی یەکێ لە پیاوچاکان ڕەحمەتی خوای لێبێ، واللهی زۆر قورسە، وەکو وای ناو منجڵە بتکۆڵێنن. دەی کاکە بۆ بیر لە مردن ناکەیتەوە، خوشکەکەم بۆ بیر لە مردن ناکەیتەوە، تەنها لەبەروی نەفسی خۆت تێرکەی، بۆ شتێ پارەپولت دەستکەوێ، خوای ئەرز و ئاسمان لە خۆت تووڕە دەکەی، دڵنیابە لە دوای مردنت باجی هەموو تاوانەکانت دەدەی. هەموو خۆشیەکان دەڕۆن، بەڵام تاوانەکان سزاکەی و سەرشۆڕەکەی چاوەڕێی ئەو کەسانە دەکا کە تۆبە ناکەن و ناگەڕێنەوە بۆ لای خۆ. جا پێشەوەی گوناه و تاوانکەی مردنت لەبیر نەچێت.